سڵاوتان لێبێ بینەران و بیسەرانی خۆشەویستی پەیام من لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوتان لێبێ. من ڕێات کاکە مەحموود بە یارمەتی هاوکاران مەڵقەیەکی نوێ لە بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم و هەوڵدان بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانیانی هاتوچۆ دەکەمە تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خواست. لە ئێستادا بڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی هەڵمەتێکی هۆشیارکردنەوە و پێدانی هۆشیاری بە شۆفێرانی ڕاگەاندووە کە ماوەی 1 مانگ دەخایەنێ و ئامانجی پرۆژەکە یا ئامانجی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی کەمکردنەوەی ئەو ڕووداوە زۆر و زەبەنانە و ئەو لە ئەنجامدا ئەو قوربانیە زۆرانەی کە لە ڕووداوەکانی هاتوچۆ دەکەونەوە. بێگومان لە ئێستادا ڕووداوەکانی هاتوچۆ هێندە زۆر بوون، قوربانیانی ڕووداوەکانی هاتوچۆ هێندە زۆر بوون کە بە ڕووداوەکانی هاتوچۆ دەگوترێت تیرۆری سپی، واتە ئەگەر تیرۆری تیرۆرستان تیرۆرێکی ڕەش و تیرۆری یەکەم بێ ئەوە ڕووداوەکانی هاتوچۆ بە تیرۆری دووەم و بە تیرۆری سپی ناو دێرکراون. لەم بەرنامەیەدا باز لە هۆکاری ڕاگەیاندنی ئەم هەڵمەتە دەکەین کە بۆچی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی مانگێکی تەرخان کردووە، میکانیزمەکانی جێبەجێکردنی ئەم هەڵمەتە چین، تا چەند شۆفێران بەرپرسیارەتی کەوێتە سەرشانیان لەم هەڵمەتەدا، تا چەند لە وڵاتی خۆماندا هەست بە دیاردەیەک دەکەین کە جۆرێ لە ڕق و جۆرێ لە دوژمنایەتی و جۆرێ لە نەیارەتی لە نێوان شۆفێر و پۆلیسی هاتوچۆدا هەیە، جۆرێ لە ململانەیەک لە نێوانیاندا هەیە، تا چەند پێویستە لە سەرەتادا جۆرێ لە ئاشتبوونەوە، جۆرێ لە لێبوردەی، جۆرێ لە نەرمونیانی لە نێوان هەردوو چین و توێژەکەدا هەبێ هەم برایانی پۆلیس هەم برایانی شۆفێر بۆ ئەوەی پێکەوە هەردووکیان بتوانن بەر بە ڕووداوەکانی هاتوچۆ و بەر بە قوربانیانی هاتوچۆ بگرن. بۆ مەبەستە میوانداری زۆر بەڕێز ڕائید کاروان حەمەستێق وتەبێژی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانیم کردووە. کاروان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس بەڕێستە. ئومێد دەکەین ئەمڕۆ ئێمەش وەکو کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی باسخواز وەکو ئەرکێکی نیشتیمانی ڕۆڵێ بگەڕین لە هۆشیارکردنەوەی خەڵک بە وتەکانی جەنابتان و ڕۆڵێکمان هەبێت لەو هەڵمەتی بانگەشەی کە جەنابتان ئامانجمان سزادانتان نیە پەرۆشی سەلامەتیتانە کە ئێوە ڕاتانگەیاندووە. پێم خۆشە لەبارەی ئەو هەڵمەتەوە قسەمان بۆ بکەیت. سپاس بۆ بەڕێستان، سپاس بۆ دەرفەتە. بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی لەژێر دروشمی ئامانجمان سزادانتان نیە پەرۆشی سەلامەتیتانین هەڵمەتێکی هۆشیاری بۆ ماوەی 1 مانگ ڕاگەیاندووە لە 18 2018 تاوەکو 11 2018 کە کۆتا ڕۆژی ئەم هەڵمەتە 18 2018 ئەکاتە 18 هەموو مانگێکی ساڵی 11 ڕۆژی جیانی قوربانیانی هاتوچۆ. بۆیەوە بەروارە بە مەبەستەوە دەستنیشان کراوە بە ڕەچاوکردنی ئەوەی کە هەندێک سەرپێچی هاتوچۆ بوو بۆ دیاردەی ڕۆژانە و هۆکاری بە هۆکاری جیاجیا سەرپێچی جۆرا جۆر ئەنجامەدرێ و تا ڕادەیەک لێپرسینەوە لە سەرپێچەکانی هاتوچۆ تا ڕادەیەک خاو بووە، ئەویش کۆمەڵی پارودۆخ و زۆرفی تایبەتی خۆی هەبوو. بۆیە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی هەڵمەتێکی هۆشیاری بۆ ماوەی 1 مانگ ڕاگەیاندووە کە ئەم هەڵمەتە ئامانجمان لێی کەمکردنەوەی سەرپێچیەکانی هاتوچۆ و کەمکردنەوەی ڕووداوی هاتوچۆ و پاراستنی سەر و ماڵ و گیانی هاوڵاتیانە لی. و لەم هەڵمەتەدا بەشی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی و ڕادیۆی فەرمی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی ڕادیۆ ترافیک FM و بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ناوشار، بەڕێوەبەرایەتی قەزای ناوەند، بەڕێوەبەرایەتی قەزاکان، واروها بەڕێوەبەرایەتی ئەندازەی هاتوچۆ و سەرجەم کۆمەڵە و ڕێکخراوەکانی هاتوچۆ تێدا بەشدارە بن. ئەم هەڵمەتەی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ خۆی لە چەند سەرپێچیەکە بینتۆ کە فۆکسەکرێتە سەرەوەی تەرکیزەکرێتە سەر کۆمەڵێک لە سەرپێچەکانی هاتوچۆ. لەوانە بەکارهێنانی پشتێنی سەلامەتی لە کاتی شۆفێریکردندا و سەرنشینەکانیش، بەکارهێنانی مۆبایل لە کاتی شۆفێریکردندا، لێخوڕینی زیاتر لە خێرایی ڕێگەپێدرا و خێرایی زیاتر مەبەست لە ناو شقامەکان و لە ڕێگابانەکانی دەرەوە خێرایی زیاتر ڕێگەپێدرا و لە کاتی شۆفێریکردندا، ئۆتۆمبیلی بار هەڵگر و پابەند نەبوون بە مەرجەکانی باری بەرز و کێشی زیادە، شۆفێری ماتۆرسکیل و بەکارهێنانی کڵاوی سەرپارەیە سەر ئەژنۆ سەر ئالیشک لە کاتی شۆفێریکردندا، نەپاراستنی مافی پیادەکان. دیارە لە یاسای هاتوچۆی یاسای ژمارە 6 ساڵی 2004 کە ئێمە کاری لەسەرەکەی لە چەند شوێنێکا باسی لە پیادەکان کردووە. لە شوێنێکدا باسی وایە ئەڵێ پێشڕەوێک لە مادەی حەڤە لە پێشڕەویەکان پێشڕەوی مادەی حەڤە یاسای ژمارە 6 ساڵی 2004 لە پێشڕەوی بۆ پیادەیە کاتێک قاچی قسەسێڵی پەڕینەوە پێویستە لەسەر جەم شۆفێران هاوکاری بکەن و بوەستن تاوەکو پیادەکە ئاپەڕێتەوە.
لە بەشی 25 یاسای ژمارە 6 سای 2004 بە هەمان شێوە باسی پیادەکان دەکات بەڵێ بە بارودۆخێکی قورس ئەژمارەکرێت کاتێک کە شۆفێرێک پیادەیەک لەسەر هێڵی پەڕینەوە بکات بەژێرەوە واتە کاتێک ئەم پەڕاوچێتە بەردەستی دادۆر و دادگا بە چاوی بەزەیەوە سی ئەم کەسانە ناکات کە لەسەر هێڵی پەڕینەوە پیادەکانەکەن بەژێرەوە و لە جێگایشتی لە بڕگەی 27 پاشکۆی ئەرفی ئەم یاسایە باسەکات دەڵێ هەر شۆفێرێک هاوکاری پیادە نەکات لەسەر هێڵی پەڕینەوەی پیادە پێویستە بە پێی بڕگەی 27 پاشکۆی ئەلف هەڵسوکەوتی لەگەڵا بکرێت کە پێویستە بڕی 30,000 دینار غەرامە بکرێت بۆیە لەم هەڵمەتە شاب نەپاراستنی مافی پیادە ئامانجمانە و تەرچیز ماخسوسەری بۆی نەپاراستنی بەکارهێنانی توا ببوورە بۆی هەڵمەتەکانت ئەوەی کردێمە تەرچیز ماخسوسەری بەکارهێنانی تابلۆی ساختە دیاردەیەک پیا بووە کە هەندێک کەس تابلۆی ساختە بە ئۆتۆمبیلەکانی بەکارهێنێ و هەروەها کۆمەڵە سەرپێچی تر هەیە کە نەبوونی مەرجی توندوتۆڵی و پیسکردنی ژینگە لێخوڕین لەژێر کاریگەری مەیدا ئەمانە هەموو ئەو سەرپێچارێک کە لەم هەڵمەتەدا تەرچیزیان کردە سەر و لەم مانگەدا ئێمە توانین بڵین لە ڕێی چەندین کەناڵەوە هەوڵەکانمان چڕ کردوەوە بۆی بتوانین پەیامەکەمان بگا بە زۆرترین هاوڵاتیان و شۆفێران ئەو کەناڵانەی کە ئێمە ئامانجمانە و مەبەستمانە سوودی لێوەربگرین وەکو باسمان کرد ڕادیۆی فەرمی بەڕێوەبەرایەتی هاتووە بەشی ڕاگەاندنی بەڕێوەبەرایەتی هاتووە سازانی کۆڕ و سیمینار و هەروەها دروستکردنی فلێکس و پۆستەر و پروشەر و بڵاوکردنەوەی بەسەر هاوڵاتیان شۆفێران و ڕێکەوتن لەگەڵ هەمانگیکردن لەگەڵ بەڕێوەبەرایەتی ئەوقاف و کاروباری ئاینی تاوەکو لەو مانگەدا لەلایەن مامۆستایانی وتاربێژی مزگەوتەکان هەفتەیەک دەستنیشان کرێت بۆ ڕێونێنیکردنی موسڵمانان و شۆفێران و بەکارهێنانی شەقام کە پارێزەری یاسا و ڕێنمایەکانی هاتووە بن و تیممان دروست کردووە کە سەردانی قوتابخانە و خوێندنگا و ناوەند و زانکۆکان بکرێت تاوەکو بتوانین زۆرترین هۆشیاری هاتووە بڵاو بکەینەوە هەروەها لە کۆتار یەک ڕۆژ پێش کۆتایی هاتنی ئەم بانگەشەی ئێمە چەند تیمێکمان دروست کردو لە ئەفسەرانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کە سەردانی ناو بازاری شای سلێمانیەکەن بۆی کە ئەم هەڵمەتیان بۆ ڕوون کرێتەوە داوایان لێ بکرێت پابەندی یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بن دیارە ناوبازاری ڕووەکەنە کاسبکاران و هاوڵاتیان و بەکارهێنانی شەقام کە ئەم پرۆژیان بۆ ڕوونەکرێتەوە و ئێمە هەوڵێکی چڕوپڕە دەین لەم مانگەدا کە ئێستا دەستمان پێکردو لە بەشێکی چالاکیەکانمان ئەنجام داوە و بەشێکیشی ماوەتەوە بۆی کە لەم ڕۆژانەی ئایندەیە جێبەجێیەکەین و بەشداریکردن لەم بەرنامەیە و سازدانی کۆنگرەی ڕۆژنامەوانی و سەردانیکردنی کەناڵەکانی ڕاگەیاندن و ئەوانە ئەمەش بەشێکە لەم هەڵمەتەی کامانەوەی لەم مانگەدا زۆرترین هاوڵاتیان و شۆفێران و بەکارهێنەرانی شەقام ئاگادارکردن لەسەر یاسا و ڕێنمایەکانی هاتووە ئەمێنێتەوە سەرەوەی دوای ئەو هەڵمەتە بەڕێوەبەرایەتی هاتووە چیەکات زۆر باشە ئەو ڕووداوە یەک لە دوایەکانی کە ئێمە ڕۆژانە دەیان بینین ئەو هەموو قوربانیانی کە ڕۆژانە لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە 3 کەس لە کەلار چەند کەس لە هەڵەبجە ئەوەندە ئەبینین زیاتر ئەم سەرپێچیانەی کە 11 دانە نووسراوە لە بەیاننامەکەی ئێوەدا کامیان زیاتر هۆکارە بۆ ئەو هەموو قوربانی و ڕووداوە زۆری ڕووداوەکانی هاتووە زۆری قوربانی و جیانە دەزانین ڕووداوەکانی هاتووە بە پلێکە گەڕێتەوە بۆ تیژڕەوی و پابەندنەبوونی شۆفێران بە خێرایی دیاریکرا لەسەر شەقام و ڕێگابانەکان بە تایبەتی لە ڕێگابانەکانی دەرەوە لە ساڵی ڕابردوودا نیوەی نزیکەی لەگە کۆی ڕووداوەکانی هاتووە وەرگرین کە ئێمە عادەتەن کە ڕووداوی هاتووە دروستە بێ ئەفسەرەکانی ئێمە ئەچنە شوێنی ڕووداوەکە و پشکنین بۆ ڕووداوەکە و دەستنیشانکردنی لایانی کەم تەرخەمەکرێ لە نیوەی ئەو هۆکارانەی لە کۆی گشتی نیوەی هۆکارەکانە گەڕێتەوە بۆ خێرایی و تیژڕەوی و پابەندنەبوون بە خێرایی دیاریکراوە بەڵام ئەوەندەی بۆ ڕێگرتن لەم تیژڕەویە ئێمە کامێراکانی چاودێری هەندێک لە نێو شار و لە شەستی و لە شوێنە گشتیەکانە ئەبینین کەمتر لە ڕێگە تیژڕەوەکانی دەرەوەی شارە ئەبین کە زۆربەی ڕووداوەکانیش لەوێ ڕوەدەن بۆچی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی هەوڵ نادا لە ڕێگە دوورەکاندا لە دەرەوەی پارێزگا و لە ناحیە و قەزاکاندا کامێرەکانی هەمانە کامێرەی چاودێری چەندێکی لە ناو شارە هەیە گەڕۆکەکان لە ڕێگابانەکانی دەیشەوە بە هەمان شێوە کامێرەی چاودێریکردنی خێرایی هەیە زۆر باشە کاک کەروان یەکێ لەو شتێک کە لە پێشەکە ئاماژەم پێ کرد بوونی ڕق و بوغز و تووڕەیی و دوژمنایەتیەکە لە نێوان برایانی پۆلیس مرور لەگەڵ شۆفێر من لە سەرەتای بەرنامەکەیە کە تۆزێک وەستام ویستم وەڵامی ئەوەت بمەوە بەس بەڵام جایشکە خۆتاتی تەوە سەری ئەنجای بووە وەڵام تێ لێبوردەیی لە لای ئێمەنی ئێمە جێبەجێکردی یاساین و یاسا جێبەجێکردنی یاسا لێبوردنی تیان نییە تەنها ئەو کەسانەی کە خۆیان بە دوورێکردنە سەرپێچی هاتوچۆ و سەرپێچی ئەنجام نادەن ئێمە پەیوەندیەکمان پێیانەوە نییە بەڵام ئێمە ڕاست پێدراوین بەوەی کە
جگە لە هەڵمەتی هۆشیاریکردنەوەی شۆفێران ئەو کە ئامانجی سەرێکی ئێمانە وەکو بەڕێبەرایەتی هاتووە ئەچی سەرێکیمان لێپرسینەوە لە سەرپێچی کارانە بۆیە لێبوردەیی لەوەیانی ئەو ڕقوچینە هاوڵاتی من بە پێچوانەوە ئەڵم بە شێوازێکی گشتی هاوڵاتیان بە چاوی ڕێز و خۆشەویستیەوە لە ئەرک و فەرمانەکانی بەڕێبەرایەتی هاتووە کارمەندان و ئەفسەرانی بەڕێبەرایەتی هاتووە ئەڕوانن تەنها ئەو کەسانەی کە سەرپێچیەکەن و دژی یاسان و بەردەوامی سەرپێچیان کردو بووی ئەم ڕقوچینێ لای خۆیان دروست کردو بەڵام لای ئێمە هیچ جیاوازیەک لە نێوان هیچ شۆفێرەکانیە تەنها جیاوازی لای ئێمە ئەوەیە کە کەسێک پابەندە بە یاسا و ڕێنمایی هاتوچۆ سەرپێچی ئەنجام نادا و یاسای هاتوچۆ وەکو خۆی بە تاواتی جێبەجیەکە و تەنها ئەو کەسانن کە بە بەردەوامی سەرپێچیەکەن بووی ئەم ڕقوچینە و وینیان لای خۆیان دروست کرد بەڵام من هەمیشە لە قسەکانمان دایم باسی ئەوم کرد لە کەناڵەکانی ڕاگەیاند هاوڵاتیانی شای سلێمانی خۆشەویست بە چاوێکی ڕێز و خۆشەویستیەوە لە ئەرک و فەرمانەکانی هێزەکانی یاسایشی ناوخۆ بەڕێبەراتی هاتووە ئەڕوانن تەنها ژمارەی کەم ئەوانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کاتی قسە و باسەوان ئەگەرنا ئەفسەران و کارمەندانی بەڕێبەراتی هاتوو هەر ڕۆڵەی ئەم نیشتیمانن کە سوکاری خۆمان یعنی ئێمە لە هاتوویی لە دەرەوەی ئەم وڵاتە ناتووەوە ئیشەکەن بۆ پاراسی سەر و ماڵ کاتێک کە ئیجرعاتێکە کرێت دژی خێرایی کاتێک کە ئیجرعاتێکە کرێت لەسەر ڕاگررتنی قەدەغی یەک لەو خاڵانەی کە لالمەتەکەیە کە من ئاماژەم پێ نەگا ڕاگررتنی قەدەغەیە تۆ سەرنج بێ سەر ڕاگررتنی ئۆتۆمبیل لە شوێنی قەدەغا سیمای شار و شارستانی و یاسای تێکگاوە یاسای هاتووی بە تەواتی شێواندووە ڕاگررتنی ئۆتۆمبیل لەسەر شۆستا خۆی شۆسە دەستنیشان کراوە بۆ هاتوچۆکردنی پیادەکان کەچی ئۆتۆمبیل تێدا هاتووە وەستاوە و بۆتە شوێنی پارکردن و ڕاگررتنی ئۆتۆمبیل لە شوێنێک لەسەر هێڵی پەڕینەوە ڕاگررتنی ئۆتۆمبیل لە بەردەمی گەراجی ماڵان و گەراجی تایبەت و گشتی ڕاگررتنی ئۆتۆمبیل لەسەر فەرعەکان ڕاگررتنی ئۆتۆمبیل لە بەر دەمی نەخۆشخانە و ئایادی پزیشکی لە بەردەم قوتابخانە و خوێندنگا و باخچەی ساوان لە بەردەم فەرمانگەی ئاگرکوژێنەوە لەم هەموو ئەم شوێنانە ڕاگررتن پارەکردن قەدەغەیە بۆیە کاتێک ئێمە ئیجاراتەکەی لەگەڵ ئەو کەسانەیە کاری یاسایی ئەنجامەدەین کارەکەین بۆەوەی کە یاسا جێبەجێ بکەین وە سیمای شارستانی بۆ شێوە جوانەی خۆی مێنێتەوە کە شۆفێرێک سەرپێچی کارە بە چای ئەوە سیرەکە ئێمە بەلامانەوە گرنگ نیە ئێمە بەلامانەوە گرنگە خزمەتی گشتی هاوڵاتیان شۆفێران بکەین. بەڵێ کاک کاروان ئەو مانگە لە هەڵمەتەکەتان ئێوە چی دەکەن چ دەرەنجامێ دەدەنە شۆفێران چ دەرەنجامێ دەدەنە خەڵک یا بۆ نمونە چۆن ئێمە مەوەستمانە لە ماوەی ئەم مانگەدا زۆرترین کار بکەین زۆرترین هاوڵاتیان شۆفێران سەبارەت بەو سەرپێچیانە ئاگادارکەینەوە کە ئێمە ئەمە لە ڕابردووە بۆ وەکو باسم کرد تا ڕادێک بۆتە دیاردەی ڕۆژانە ئەمانەیە لەم مانگەدا زۆرترین هاوڵاتیان شۆفێران و بەکارهێنانی شەقام لەو سەرپێچیان ئاگادارکەین دوای ئەم مانگە بەڕێبەراتی هاتوچۆ دەستکراوەیە و مەفرەزەکانی هاتوچۆ چالاکترەکە دیارە پێشتر چالاک بین بۆ نییە کە بڵێ بەڵام چالاکترە کرێ بۆ ئەنجامدانی کاری یاسایی دەرەق بە شۆفێری سەرپێچی کار ئامێری PDI کە بەدەست ئەفسەرەکانی بەڕێبەراتی هاتوچۆیە کە لە ڕێی ئەو ئامێرەوە لە کاتی داوامی فەرمی لە دەرەوەی داوامی فەرمی لە 24 کاتژمێریدا لە بینینی هەر سەرپێچێکە سەرپێچەکانی هاتوچۆ تەمەن ئەفسەرەکانی هاتوچۆ هەموو ئامێریان پێ لە هەمان کاتە کورتەنامەیەک SMS بۆ شۆفێرا ئەچێک سەرپێچیشی ئەنجامدا بێ لە کات و شوێن و بڕ و جۆری ئەو سەرپێچیەی کە ئەنجامی دا ئاگادارەکرێتەوە واتە لە کاتی داوامی فەرمی لە دەرەوەی داوامی فەرمی لە کاتی گومانکردن لەوەی کە شۆفێرێک لەژێر کاریگەریمەیدا شۆفێری کردو و کاتێک کە ڕابگیرێت لە مەفرەزەکانی هاتوچۆ پشکنینی بۆ کرێت کە زیاتر لە ڕێژەی یاسایی ڕێگە پێدراوەی خوارد بێتەوە ڕوبەڕووی دادگا و کاری یاسایی یەکرێتەوە و سەرجەم ئەفسەر و کارمەند و مەتۆڕ و ئۆتۆمبیل و کامێرەکان سەرڕای ئەرکی ڕۆژانی خۆیان بەرپرسن لەوەی کە هەر سەرپێچێک لە سەرپێچەکانی هاتوچۆیان بینی کاری یاسایی ئەنجامدەن لە کاتی کەم تەرخەمی لەم ئەرکەدا لەلایەن خودی بەڕێز بەڕێبەری هاتوچۆی پارێزگای سلێمانی و ڕوبەڕووی لێپرسراوێتی و بەرپرسیارەتی بنەوە و ئەمانەیە بڵێن کە سەرجەم مەفرەزەکانی هاتوچۆ دەجاران زیاتر چالاکترەکرێتەوە و چاوپۆشی لە هیچ سەرپێچەکانی هاتوچۆ ناکرێت و بۆیە ئەم مانگەشمان دەستنیشان کردەوە بۆ هەڵمەتی هۆشیاری بۆیە هەندێک جا قسەیەکی ناڕاست دەکرێت کە بەڕێبەراتی هاتوچۆ کاری کۆکردنەوەی داهاتە و بەس بۆ غەرامەت و ئانەی بۆیە ئێمە یەک مانگی تەواومان لە ساڵێکا دەستنیشان کردووە بۆی ڕاستی ئێستش ئیجرعاتێک چاوپۆشی ناکرێت لە جا بەڵام ئەم مانگە زۆرترین توانەکانمان چڕ کردێتەوە لە ئەنجامدانی ئەو کارانە و پرۆژانە و هەڵمەتی هۆشیاری مانگەش بەرپرسی ئەگەر لە مانگێک ئەمە چەند جار ینی میکانیزمی شووامان گرتوتە بەر هیچ چاکی نەمێنێ لەم کۆمەلگای لە شای سلێمانی لەم هەڵمەتی بەڕێبەراتی هاتوچۆ ئاگادار نەکرێتەوە یعنی هەوڵەکانمان تەواو چڕ کردوێتەوە لە هەموو دەستگاکانی ڕاگەیاندن لە ڕاگەیاندنەکانی خۆمان لە هەموو ڕێگاوشوێنانەی کە بمانوێت زۆرترین هاوڵاتی ئاگادارکەینەوە لەوەی کە بەڕێبەراتی هاتوچۆ ئەم سەرپێچیانی هەیە
کە بەدیەکرێ و خەریکا بێتە دیاردی ڕۆژان دوای ئەم مانگە هەڵمەتی هۆشیاریە کاری جدی و سڕەکوێ لەسەر ئەم سەرپێچیانە بۆیە مەودای ئەوە نەماوەکو بەڕێزش پێشتر باسەکەی ڕق و چین و ئەوانە ئێمێک مانگی ڕێک هەڵمەتی هۆشیاریەکەی دواتر ئیجراتی یاسایی لەگەڵ ئێوە دوای ئەو مانگە چۆن هەست بە کاریگەری و جێگرتنی ئەڵمەتەکەتانەکەن لەسەر بۆنە دڵ و دەروون یان هۆشیاری و بیرکردنەوەی شۆفێر و ئەو کەسانەی کە پابند نابن بە ڕێنمایەکانەوە بۆ منە منێکی شۆفێر بەر لەم بەرنامە یا بەر لەم هەڵمەتایە دەیان سەرپێچیم کردو و ئامادە نەبووم بۆ منە لە بەردەم هیچ سەرپێچیەکە خۆم بگێڕنەوە بەڵام دوای ئێوە چۆن هەست بە کاریگەری هەڵمەتەکەەکەن ئێمە ئامار و داتایەتە بەردەستمان ئەمە ڕمانگانە ئامارمان لە بەردەستایە و ئیجراتەکان و کوباتمان چرترەکەین و چالاکترەکەی مەفرۆزەکانی هاتوچۆ و هەڵمەتی هۆشیاریش بەردەوامە بێت بۆ پێشتیش بەردەوا هەڵمەتی هۆشیاری لە بەڕێوەبراتی هاتووە فەرامۆژ نەکراوە لە پێشتر لە ئێستا لە ئایندەشە ئێمە هەڵمەتانەمە هە بەردەوامە بێ ئیجراتەکان چرترەکەینەوە و کاریگەری هەڵمەتەکە و دەرکەوتی هەڵمەتەکەش ئێوەش و کەناڵەکانی ڕاگەیاندن بەدیەکەن چ کەسێکی ئێستا هەست بەو سەرپێچیە زۆرە و بەو سەرپێچیانی هاتوچۆنەکە کەس لە شاری سلێمانی و داریمی کوردستانە ئەنجامە درێت چ کەسێکەیە کابینی وای ئۆتۆمبیل لەسەر شۆستە پارێک نەکە بەشێکی زۆری هاوڵاتیان بەشێکی یانیوانی کە دوکاندار دروستەدای بازارێک با نەڵێن بەشی ئەچێک باش باشەزانێت کە شۆستە دەستنیشان کراوە بۆ هاچۆکردنی پیادە و بەڵام بەچێ ئۆتۆمبیلی تیان ڕاگرێ لە هیچ شوێنێکی دنیای ئەمە نییە کە ئۆتۆمبیل لەسەر شۆستە ڕایژیرێت لای خۆی ئەچێ ئۆتۆمبیل لەسەر هێڵی پەڕێنەوەی پیادەکان ڕاگریان بەشێکی هاتچوون ئۆتۆمبیلەکانیان لە شوێنی ئەو شوێنە ڕاگرت کە دەستنیشان کراوە بۆ هاوکاریکردنی خاوەن پێداویستی تایبەت ئەم شوێنانە هەموو کەسێک زانێت کەسێک جەسەی ساخەوە چ ئۆتۆمبیلەکەی شوێنێکی خاوەن پێداویستی تایبەت تا ڕاگرێت نازانێت شوێنە قەدەغەیە بۆیە ئیجراتەکان چرترەکرێتەوە و هەوڵە دەین سیمایکی جوان بۆ بەڕێوەبەراتی هاتچۆ تۆمار بکەین و بتوانین وەکو وڵاتانی پێشکەوت و نتوانین بەشێک لە وڵاتانی پێشکەوت و سیما جوانی کە هەیە دەڵێن کە هەر کەسێک سەدای وڵاتانی پێشکەوت وڵاتانی دراوسەیەکە یەکەم شت کاکێتە بەرچاوی یاسای هاتچۆ سیستەمی هاتچوێ لە وڵاتەیە و شێوازی پاراستنی مافی پیادە و شۆفێریکردن ئەوانەیە بۆ ئەمانەی ئامانجمانەوە ئێمە دەکەین کە بتوانین بەگە بە تاواتیش نوێ بەشێک لەو سیستەمە جوانی وڵاتانی پێشکەوت و لە سیستەمی هاتچوە بژێڕێنەوە وڵاتی خۆمان بوو تا چەند ئومێدتان هەیە دوای ئەم مانگە ڕووداوەکانی هاتوچۆمان بەرەو کەمبوونەوە بەرن و هۆشیارەکی وای لای شۆفێر بچێن کە بەڕێز و حرمەتەوە هەم لە خۆی لە گیانی خۆی لە ئۆتۆمبیلەکەی لە خەڵکی تری بڕوانێ و هۆشیارێکی وای لای دروست بوو بێ کە ڕووداوەکانی هاتوچۆ و قوربانیانی هاتوچۆ کەم ببنەوە ڕووداوەکانی هاتچۆ گەیمە بگەڕێنەوە بۆ هۆکاری سێکی ڕووداوەکانی هاتچۆ پێش پرسیاری وەڵامی بەڕێستامێن بۆ چەند هۆکارێکە گەڕێتەوە هۆکاری پلێک و هۆکاری زۆر لە 1985 بۆ 86 هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی هاتچۆ گەڕێتەوە بۆ خودی شۆفێر خۆی پابەندنەبوون بە یاسای و ڕێنمایەکان و خێرایی زیاتر لە خێرایی ڕێگەپێدرا و پێشتری لە سەتای بەرنامەکەی باسمان کرد دووەم هۆکاری خراپی هەلومەرجی ڕێگابانەکان ئەتوانین بڵێن ئەم هۆکارە جیاوازە وڵاتانی تر هۆکاری خراپی ڕێگابانەکان لە هەرێمی کوردستان هۆکارێکی بەهێز بێت جیاوازە وڵاتانی تر بەڵام هۆکاری دووەمە هۆکاری نەبوونی مەرجی توندوتۆڵی و لە دەستدانی مەرجی توندوتۆڵیش ئەمیش هۆکاری سێمە کە ڕێژێکی زۆر نیە هەندێک جاریش خراپی کەشوهاوا و نالەباری کەشوهاوا هۆکاری ڕووداوەکان بەڵام ئەتوانین بڵین لە 1985 بۆ 86 ڕووداوەکانی هاتچۆ ئەگەڕێتەوە بۆ پابەندنەبوونی شۆفێران بە خێرایی دیاری کراوە بۆیە ئێمە هەوڵەکانمان چڕەکەینەوە وەکو باسیشم کرد هەندێک ئەم ئامانجمان لێی تحصیل حاصلی ئەوەیە کایکە ئێمە میزراتان ناکەین چاوەڕێیەکی نەتیجەکەی ڕووداوی هاتچۆ کەم بێتەوە ئێمە هەڵمەتی هۆشیاریمان ڕاگەیاندووە ئێمە هەندێک سەرپێچی تەرکیز و فۆکەس بەخسوودە سەری بۆ ئامانجیشمان ئەوەیە کە ئاماری ڕووداوەکانی هاتچۆ کەم کاتەوە و بیرمان نەچێت ئێمە لە مانگی چێنین ئێمە لە مانگی دێین و دوو مانگیشی ماوە بۆ ئەم ساڵ ئێمە دوو مانگی کە کۆنگرەی ڕۆژنامەوانی ڕێکەخین بەم دوو مانگە نەتیجەی ئەو ژمارانەی کە دەست ئێماکە بەراورد بە ساڵی ڕابردوو ئەنجامیکی ڕاست و دروستمان لەوانەیە پێنین وەیە بێ ئەم بەراوردکاریە لە ساڵی ئایندەیە لە کۆتایی بەتەواتی ساڵەکە لەگە ساڵی پێشخۆیان بکرێت زۆر باشە کاکەروان بێگومان ئێمە بۆ ئەوەی شۆفێر بۆ ئەوەی خەڵک پەروەردەیەکی ڕەسەن بکرێ و تا ڕادەیەک وای لێبێت کە پێویستی بە یاسا و بە مرور و بە ترافیک نەبێت هەر خۆی پەروەردە وا بوو بێکە بزانێ ئەمە هەڵەیە ئەوە باشەوە چاکە ئەو من نەکە لە نووسنگەکانی پێدانی مۆڵەتی ئەوەی کە دەچێت دەرس دەخوێنە هەم دەرزی عملی و نەزەری بە جۆرێ لە جۆرەکان ئەوەندەی
بە ئەمە من وەکو خۆم ئەمەم بینیوە ینی تەنها فێرخواز جۆرە لە جۆرەکان بەرتی لێک دەدا بە بەشێکی کەم لە نووسنگەکان با بڵێن تەنها بەگە یەک نەفەریش بە یەک نووسنگە بێ تەنها دەڵێ ئەو ڕۆژەی کە ملازمەکە دێ ئەو ڕۆژە بەشدار بن ئیتر نە دەرزێکی پەروەردەی نە ڕێزگرتن لە شۆفێر نە ڕێزگرتن لە ترافیک نە ڕێزگرتن لە مرور بە جۆرێ لە جۆرەکان زۆر کەم تەرخەمانە تەنها بەڕێکردنێکە و ئەمە من لە یەک دوو نووسنگە ئەمەم بینیوە و نمونەی بەرجەستەشم لایە بۆچی ئێوە زیاتر قورسایی و بۆ نمونە ڕەنج و مادوبوون و پەروەردە و هۆشیاری خۆتان ناخنە نێو نووسنگەکان کە لەوێەوە شۆفێرەکانمان وەکۆڵێ بۆ دروست دەبن و لەوێەوە شۆفێرەکان ئەخرێنە نێو کۆمەڵگەوە زانسی هاوڕێ بەڕێز ئەو قسەی کە بەڕێستێکی ئێستا لە کەناڵێکی ئاسمانی تا ڕادێک بە پرسیارەتیە ئەگەر بێت بینێ من لێ برسینەوە بەرپرسیاتی ئەو وەرگرین کە ئایا بەرتی لەبێ بۆمان بسەلمێنی کە چیە و چ نووسنگەیەکە تا ئێمە سزای بدەین ئێمە بەشی بە دوواداچووی نووسنگەکانی شۆفێریمان هەیە ئەم بەشە بە بەیانیان و بە ئێواران بە دەوام و دوایی دەوام بە بەردەوامی بەبێ خشتێکە خۆی داینەوە نووسنگەکان ئاگادار نین سەدای نووسنگەکانی فێرکردنی شۆفێریەکە وەلەو ماوەی کەوانەی تیۆریەکانە خوێنرێت پێم وایە چەند کاتێک دەستیان کراوە کە فێرخواز ئەگەر ئامادە نەبێت گرفتی نییە لە دووانێ یاخود لە یەکوانێ زیاتر کە ئامادەبوونی هەبێ با بڵێن غیاب بوو بێ ئەو کەسە بێ بەشەکرێ مافی ئەوەی نیە کە بەشداری ئەو نووسنگەکە کە نازانم چ نووسنگەیەکی فێرکردنی شۆفێریە کە فێرخوازەکانی وا ڕابێنێ کە تەنها ئەفسەر لە کاتی ئەو ڕۆژەی کە ئەستەر سەدانی هیناکات ئەوان ئامادە بن چونکە نووسنگەکانی فێرکردنی شۆفێری و خشتیان لا نییە کە لای ئەفسەرەکانی بەشی بە دوواداچووی نووسنگەکانیە ئەو ئەفسەرانی بەشی بە دوواداچووی نووسنگەکان بە پێویستی خۆیان بە پێویستی و بە پێی زەڕورەت بە بەردەوامی سەدای نووسنگەکانیان کردووە بۆیە ئەم قسەی کە بەڕێستان کردان بە پرسیارەتی یاساییش یەکەوێتە دووە و ئێمە بەشی بە دوواداچووی نووسنگەکانمان نێو لێپرسینەوە بە دوواداچوون بۆ ئەم حاڵتانە ئاکە و هەچ حاڵتێکی وا ڕوو بدات ئەو فێرخوازە بێبەشەکرێت لەو ماوەیە ئەبێ جایشی تر بەڵام بۆچی ئێوە وەکو بەڕێبەراتیات شوی سلێمانی کردومان ئێمە بەشی بە دوواداچوون زیاتر ڕۆڵی پەروەردە و هۆشیارکردنەوە زیاتر ناکەن لە نێو نووسنگەکاندا نووسنگەکانی فێرکردنی شۆفێری ئەمە سیستەمێکە کاری پێکری سیستەمێکی مۆڵەتە کاری پێکری ئەوان ئەرچی خۆیان هەیە و ئێمە ژۆکو ئەفسەرانی هاتچۆ لە ماوەی ئەو ماوەی کە وانە تیۆریەکانە خوێنرێت چەندوانەیەک دەستنیشان کراوە بۆی ئەفسەرەکانی ئێمە لە بەڕێوەبەراتی هاتچۆ سەردانی ئەو نووسنگانەکەن وانەی یاسای هاتوچۆیان پێڵێن و ئەو وانەیەش ئامانجلی ئەوەیە کە فێرخوازان ئاشنا بکرێن بە یاسایی کە دوا ڕۆژ بەو یاسای ڕسوکەوتیان لەگەڕاکری و مۆڵەتی پێ بەدەستێنن یاسای هاتوچۆ ئەوترێتەوە هەوڵمەنداوە لەو کاتەیە لەوانەیەدا هۆشیاری هاتوچۆ با بڵێن تێکەڵاو بەو یاسای بکەین و زۆرترین فێرخواز سوودمەند بێ لەوەی کە شارەزای لەسەر یاسای هاتوچۆ پیادا بکە. بەڵێکا کەروان خاڵی پێنجەمی بەیاننامەکە نەبوونی مەرجەکانی تونتڵی بەشی دووەمی پیسکردنی ژینگە مەبەست لە پیسکردنی ژینگە چییە؟ پیسکردنی ژینگە لە یاساکە ڕووداوەکانی هاتوچەوە آخر ئەوە باە مەڕوونکردنەوەی بدەین ئەمە لی کاڵی هەندێک سەرپێچی بووتە دیاردەی ڕۆژانە و لە ئامانجەکانی شاباسمان گوتمە ئامانجمان کەمکردنەوەی سەرپێچی ڕووداوی هاتوو یەکەم جار دووەم جار کەمکردنەوەی ڕووداوی هاتوو سێم جار پاراسی ماوەجیانیاڵەتیان بۆ ئەم پرۆژەی ڕامانگەیاندووە لە هەندێک شوێنەی هەندێک جێگای پەیوەندی بە ڕووداوی هاتوویە بەڵام یاسای هاتوو یاسایکی گشتگیرە باز لە هەموو ئەو حاڵتان ناکە کە پەیوەندی بە وای هاتووەیە بۆیە پیسکردنی ژینگەش ئەرچی سەر شاری بەڕێوەبەراتی هاتووی و پێم وایە چێکە لە ئەرکە قورسەکان وە ئەم پیسکردنی ژینگەیە مردنە بەڵام مردنەکە درێژخایەنە بەهۆی پیسی ژینگە و ونی ئەو دووکەڵە و ئەو گازە ژەهراوی کاچێتە ژینگەوە نەخۆشی کوشندە و شێرپەرجە و نەخۆشخانی درێژخانی بەدووادا دێت بۆیە بەپێی یاساکەش ڕێگە بەڕێوەبەراتی هاتووە ڕێگە دەسەڵات پێدراوە لە کاتی بوونی دووکەڵی شین و دووکەڵی ڕەش و ئەوەی کە ئەو ئۆتۆمبیلە بزوێنەری ئەو ئۆتۆمبیلە بە باشی کار نەکات لێپرسینەوەی یاسای لەگەڵ ئەو کەسە بکرێ و ناچار بکرێت کە ئەم کەم کوڕی چارەسەرکە بۆیە بەپێی یاسا ئێمە ڕاست پێدراوین لە کاتی ئەوەی کە بزوێنەری ئۆتۆمبیل بە باشی کار نەکات و گازی ژەهرایی بخاتە ناو ژینگە و ژینگە پێ بکات ئەو کەسە ڕوبەڕووی کاری یاسایی بکرێتەوە. زۆر باشکا کاروان خۆشت پێشتر ئاماژەت بۆ کرد کە خەڵک گلەی ئەوەکە کە باج و ڕسوماتێکی زۆری لەسرە شتێکی پارەیەکی زۆر دەدا بە ناوی ژینگەوە لە کاتێکا بوونە دەڵێ بەڕێوەبەراتی ژینگە نازان بەجۆیە لە جۆرەکان یا پارەی ڕێگە و بان و تازەکردنەوە و تەحویلکردن خەڵک گلەیەکی زۆری لەمە هەیە قسەی جەنابتان بۆ ئەمە چییە؟ بە تایبەت دەڵێ ڕێگەوبانەکان ئەو هەموو پارەیە دەدەین بەڵام سەیری حاڵی ڕێگەوبانەکانمان کە تەواو لە چه حاڵێکدان؟
بەداخەوە وەکو پێشتر باسم کرد هەلومەرجی ڕێگابانەکانی دەرەوەی پارێزگای سلێمانی دۆخێکی خراپە. ئێستش بەشێکی زۆری ڕێگای نێوان پارێزگای سلێمانی و داری گەرمیان یەکساید و دواڕاستی و سەر ڕایبوونی چاڵی چۆڵی و خراپی ڕێگاکەم بوونی ڕێگای نێوان پارێزگای سلێمانی و داری ڕاپەڕین بە ئامان شێوە لە دۆخێکی خراپدایە. نێوان پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە بەشێکی ڕێگاکە لە دۆخێکی خراپدایە. و بەداخەوە ئێمە زۆر جای ژوونکردنەوەمانە کەناڵەکانی ڕاگەیاند بە هاوڵەتیان شۆفێران داوە بە هاوڵەتیان بە شێوازێکی گشتی کە گۆڕانکاری لە ڕسومات و غەراماتی هاتووە وەرگرتنی پارەی ڕێگابان و ژینگە بە بڕیاری ژمارە 79 ئەنجومەنی وەزیران کە لە مانگی 3 ساڵ 2016 چوە بارە جێبەجێکردنەوە. ئەم بڕیارە لە کاتێکە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو کاتە لە قەیرانی داراییە بوو و ئێمە لە هەمان کاتە هەندێک تێبینیمان لەسەر ئەم بڕیاری ژمارە 79 ئاراستی سەر و خۆمان بەڕێبەتی گشتی هاتووە وەزارەتی ناوخۆ کرد. بەڵام دوجار هەووی لە سروشتی کاری ئێمە بزانێ وەکو بەڕێبەتی هاتووە کە بەشێکین لە هێزەکانی ئاساییشی ناوخۆ کارمان جێبەجێکردنی بڕیارەکان و ئەو ئەمرانی کە لەسەر و خۆمانەوە لە وەزارەتی ناوخۆ بەڕێبەتی گشتی هاتووە ئەنجومەنی وەزیران بۆمان دێ. و ئێمە لەو کاتەوە تا ئێستا چەندین جار داوامان کردووە کە بەڕێبەتی هاتوچۆ ڕوبەڕووی ئەو بەڕێبەتی ژینگە و ڕێگابام کرێتەوە کە سندوقیشی تایبەتی دەستنیشان بکرێ ئەو بڕەپەڕەی لە هاوڵاتیان وەرەگیرێت لە کاتی تۆمارکردنی ئۆتۆمبیل و گواستنەوەی خاوەندێتی و کاروباری هونەری لە حەقی بەکارهێنانی ڕێگابان و پیسکردنی ژینگە سندوقێکمان ڕوبەڕوو بکرێتەوە ئەو پارێت چۆن وەرەگیری بچێتە سەر سندوقی بەڕێبەتی تایبەتمەند تاوەکو لەباری خۆیان سەرف کرێت. و ئێمە چەند جار زیاد لە جارێک داوامان کردەوە بەڵام دوجار وەکو پێشتیش باسم کەەوە بۆ خۆ شاردنەوە لەو بەرپرسیارەتێنی ئێمە دەستگایکی تەنفیزین فەرمانەکانمان پێکراوە جێبەجێەکەی و ئەوە کاری ڕێکخراوەکانی بواری هاتوچۆ و ڕاگەیاندنەکان دەستگاکانی ڕاگەیاندنە کە بە دوواداچوونی زیاتر بکەن و گوشارێ بکەنە سەر حکوومەتی هەرێم وەزارەتی ناوخۆ کە سندوقی جیاکرێتەوە واگەر لەو بەڕێزانە پرسی لە وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی وەزیرانانەیە ساڵانە پارێکی زۆر لە وەزارەتیش سەرف کرێت لە بواری ڕێگابان و ژینگەیە و پێشتیش بە هەمان شێوە کرابێت لە بواری ڕێگابان و ژینگە پارێکی زۆر سەرف کرابێت. بەڵام مادەم یاسایەک هەیە دەستنیشانی کرد لە کاتی مامەڵەی سوارڕە و ئۆتۆمبیل بەڕەپارەیەک وەرەگیرێت باشترە و بەڕەپارێ بچێتە سەر بواری خۆی لە باری خۆیان سەرف کرێتەوە. زۆر باش کاکەروان کۆتا قسە و سەرنجت لەسەر پرۆژەکەتان لەسەر هەڵمەتەکەتان و لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ پێم خۆشە گوێبیستی کۆتا قسە و سەرنجت بن. ئێمە ومێ دەکەین ئەمە هەنگاوی گوتمان تەبەرەکو بە ڕێبەتی هاتووەکو ئەو کاری کە باچی سەرشانی خۆمانێ زانی لە ڕێخستنی ڕۆژی هاتوچۆ کەمکردنەوەی ڕووداوی هاتوۆ ڕێخستنی ڕۆژی هاتوۆ کەمکردنەوەی سەرپێچەکانی هاتوچۆ ئەم پرۆژەی ئێمە خزمەتێکی باش باڵەتیان شۆفێران بگەینێ و بتوانین زۆرترین هاوڵەتیان شۆفێرانی خۆمان لەم پرۆژەیە ئاگادار بکەینەوە و ومێ دەکەین کە بتوانین لە ئایندەیە کە ئامانجیشمانە و مەبەستمانە لە ئایندەیە کارەکان چەتر بکرێت و ئیجادەکان چەتر بکرێتەوە تا بتوانین نموزەجێکی جوان لە یاسای هاتوچۆ لە سیستەمی هاتوچۆ بە هاوڵاتیان شۆفێرانی خۆمان بە گەشتیاران و سەردانیکەرانی پارێزگای سلێمانی پیشان دەین کە بە ڕێبەتی هاتوچۆ هەمیشە پێشەنگ بووە بە تایبەتی لە سیستەمی هاتوچۆ ومێ دەکەین ئەو جوانیە بۆ بەڕێبەتی هاتوچۆ پارێزگای سلێمانی سەرکەوتنتان بۆ خوازیم ومێ دەکەین هەڵمەتەکە شوێنی خۆی بگرێەوە هوشارێکی وا لای شۆفێر و لای خەڵکیش بچێنێ کە ببێتەوە کاری کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ. سپاسانەکەم سەرکەوتوو بن. بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەش داهاتینە کۆتایی ئەڵقەیەم ڕۆمان تا بەیگەشتنەوەی تر بەخوای گەورە مێربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.